عینی داوای دوعای خێرەکە تێکە ساڵ چەند ساڵە زەواجم کردووە مناڵم نابێت خەریکە کێشە دروست دەبێت لە نێوانمان توخوا دوعام بۆ بکەن خوا مناڵێکم پێ ببەخشێ داوا لەو پیاوە ئەەکەم ئەگەر حزوری هەیە وجودی هەیە تۆ بۆ بکات مناڵ نەبوون خەتای ئافرەت نییە تا پەیوەندی بە ئافرەتەوە نیە چۆنی خێتە سەر خێزانت یعنی چی مەشاکل دروست دەبێت لەسەری مناڵی نابێت چی بکات ناشەقی بکات شیرێک بکات کوفرێک بۆ بکات مناڵێک ئەوە لە دایک ئیسفادی لێ ناکەیت ئێستا بیدات ئیسفادی لێ ناکەیت لەبەرەوە ئەم عەقڵیەتە بگۆڕن کەسەکەی من ئافرەت هەیە تەلەفۆنم بۆ ئەکات دەڵێت مەسەلەن کێشەم خەریکە لەگەڵ خاوسەرما دروست دەبێت هاوسەرەکەم مشکلەی نییە لەوەی کە مناڵمان نەبێت مناڵمان بووە بەس کوڕمان نابێت خەزوەرم کردوێتە کێشە ئەی هاوارم عەقڵیەتە لە شوێ کوڕی هاوار تۆزێک بە دینەکەی خۆمانە بچینەوە برا دین بریتینە لەوەی ڕاکەم عومرێکەکەم دێمەوانێ حەو عومرەم کردو پاک بمەتەوانێ خۆ دڵمەخەڵەتێ وانییە و هەڵیان خەڵەتان بیت هەموو شتێپا نابیتەوە حقوق هەیە دەرناچێت حەزەکەی شەو نوێژەکەی عیبادەت دەکەی حەقی خەڵکی حەقی خەڵکە حەقی خێزان حەقی خێزانتە برا مناڵ مەکەنە مصیبەت لەگەڵ خێزانتانە مناڵی هەر نابێت هەر نایبێ ئەگەر قەزێکە طەبیعیە و ناتەبیعی مناڵتان نابێت بگەڕێ بە دوا حەلە بزانە بۆ نابێت طبیە یان نا طبی نییە کێشەیەکەت هەیە بپارڕەوە لە ئەڵڵا بۆت حەل بکە زەکەریا پێغەمبەر پاڕاوەتەوە براکەی خۆ پاڕاوەتەوە چۆتە سوجدەوە ئەیداتێ یەحیا ئەداتێ لە کاتێکە ئەننا یەکون لی غولام وقد بلغني الكبر وامرأتي عاقر ژنم پێیرا ژنە خۆم پیر بووم خوا مناڵێکی تۆ داوا دەکرێ سەیایە ئەداتێ دوعا بکەم برایانی خۆم شتی وەها مصیبەتی وا منەوە هەر نەبوو ئافرەتان لەخوا بترسن ڕێگە بدە بە مێردەکە و خێزانێشکە بێنێت ئەگەر خێزانێشکەی هێنا بۆ مناڵ وە سادق بوو لەگەڵ تۆیە وەکو ئیبراهیمت بۆ وەکات سارا هاجری دا بە ئیبراهیم عەلەیهی سەلام لەبەر کاتەوە ئیبراهیم حەزی لە مناڵ بوو مناڵی نابوو دایکمان سارا وایە هاجر ئیسماعیل بێت نیعمەتی ئەڵڵای بەخشێتەوە بەم ئافرەتە مضەحیە بە پیری ئیسحاقیاتی بەخۆی هەمجار تۆ ئەبەخشی بەخوا چۆنە و ناداتی تۆش نابێت و ئافرەتی شکە و کەس نابێت و ژنی دووەم هەر نابێت و مصیبەتە لە ناو موجتەمەع و گەورەیە و بەڵایە ناڵێم خەتایش بەشێکی پیاوەکانین کە نەیانزانیوە خێزانداری دووەم تەرتیب بکەن بەڵام لە مقابلیشا هەر نابێت با بە ڕێگەی بە باش نیشکە بێنێتەوە ئافرەتێکی موسڵمانی چاگەرگە و مناڵی بوو زەمان دەمێت تۆش پاش فاترێک مناڵ دەبێت ئەگەر کێشەکە بەس ئەوەیە داواشەکەم لە ئەڵڵا بخاتی اسمی عەظەم یەکەکی ناوجوانەکان و سیفەتە بەرزەکانی ئەم خوشکە کە هانای هێناوە داوای دوعاکەرەکات مناڵی ساڵحی بدات یا ربی ساڵێشکە ئەم کاتانە خۆی تەعالا مناڵێکی خسبێتێ باوەش و کۆشێوانێ و بەخێوی بکات یا ربی تەلەفۆنم بۆ بکە بڵێ جائیزە بە ڕۆژ و میان ناشیرەدا یا ربی ڕەحمان پێ بکەیت مناڵی ساڵح دێ بە هەموو لایەک